ئەوەی دەیبینن جۆش و خڕۆشی دەنگدەران و پشتیوانانی لیستی هەڵوێست و مەردایەتیە لە کەرنەڤاڵی سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەمانە هاتوون بڵێن ئێوە بەردەوام بن لەسەر داکۆچیکردن لە قوتی هاوڵاتیانی بەشمەینەت و ماف خوراوی ئەم هەرێمە. ئێمەش پشتیوانتانین، هاتوون بڵێن خەمی ئەم میلەتە سەوساوەیە ئێوە هەڵی بگرن، چونکە دڵنیاین کۆتایی بە خەمەکانمان دەهێنن و دەمان گێنن بە کەناری ئارامی. گەنداری دەکەم، گەنداری بڕوخی زۆر پێ گەورەمە هاتیمە ئێرە زۆر چاکە و زۆر پێشکەوتووە زۆر پێشکەوتووە وەسەرکرد. هۆکاری بەشداربوونم ئەوەیە کە خۆم ئامادە بم بە دڵ و بە گیان بە جەستا خۆم ئامادە کردو لە لیستی ١04 هیوادارم سەرکەوتوو بن زۆرترین دەنگ بەدەستبینن. داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم دەنگ بدەن بە لیستی ١04 سەرکەوتوو بی لیستی ١04. لیستێکی خاوێنە، لیستێکی لە خواترسە، لیستێکی داکۆکی لە مافی خەڵک دەکا، لیستێکی بوێرە نەترسە داکۆکی لە مافی ژن دەکا، لە قورئان دەکا. بۆیە ئێمەش داکۆکی لێ دەکەین و ئینشاڵڵا سەردەکەوێت. بە جۆش و خڕۆژێکی ئاوا ئێستا وا ئەزانم کە ئەو برا بەڕێزانەمان ئەو برا دەست بە دەستێژانەمان دەنێرینە پەرلەمانی بەغدای بە تایبەتی داوای مافی منی کەم ئەندام دەکەن لە بەغدا و لە هەرێمی کوردستانی. زۆر پێی دڵخۆشم، زۆر پێی ڕوون و دڵگەش و گەشببینم ئینشاڵڵا. بەرهەمی خوێن و عارەقەی شەهیدانی بزنەوەی قەدیم کۆمەڵی ئێستایتان ئینشاڵڵا بإذنillaahi تعالی یەکەم دەبی و گۆڕانکاری زۆر دەدروستە ئینشاڵڵا. ئەوەی لە دەرەوەی هۆڵەکە دەبینرا و سەرنجی زۆرێکی بەلای خۆیدا ڕادەکێشا ژمارەیەکی زۆر لەو دەنگدەر و پشتیوانانەی لە هۆڵەکەدا جێگایان نەبوو لە ژێر باراندا بەردەوامیان بە کەرنەڤاڵی پرتەقاڵی دەدا و لە نێویشیاندا ئافرەتێکی بەتەمەن دەبینرا کە هەموو خەمی تەنها و تەنها سەرخستنی ئەو لیستە پرتەقاڵیەیە بۆ ئەوەی شۆڕشێک دژی گەندەڵکاران بەرپا بکرێت. تایید یەکەم ئەو لیستە زۆر لیستێکی باشە و زۆر پیاوێکی باشە و پیاوێکی مەردانەیە حەقیقەتە حەقی عالەم بەڕاستی گەرەکە بەڕاستی عالەمی شعبی گەرەکە و ئەو ملەتەی دەوێ مەسلحەتی ئەو ملاتەی دەوێ ئەو ملەتەی زۆر خۆشەوێ ئێمەش خۆشمانەوێ منیش خۆشم دەوێ من خۆم حەسەید بەرجنجەم بەڕاستی هەموو ئینسانێ دەبێ هەڵوێستی هەبێ. ئێمە ئەوە بچووکترین هەڵوێستە لێرە دانیشتوونە، یعنی ئەوە شتێکی ئەوەندە گەورە نییە تا بەونە بە گەورەی تەماشاکەش بچووکترین هەڵوێستە لێرە دانیشتومە و پشگیریانەکەم بەس خۆزگای ینی بمانتوانایە زۆر بە ئازادانە بە شێوەیەکی ڕەهاتر بمانتوانایە دەنگی خۆمان بگەیانایە ئافرەتان بە تایبەت ینی ئافچینی ئافرەتان، چونکە بەڕاستی من زۆر حیزب ناو حیزبم کردووە و زۆر شوێنم بینیوە ئەوەنەی لە ناو کۆمەڵی ئیسلامیە حەق و مافی ئافرەتان دراوە لە هیچ شوێنێکی تر ئەمەم نەبینیوە. ئێمە ئامادەینە وەکو کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی نەک لە بەرباران ئەگەر لەبەر بەفریش بین ئەگەر بەردیش بێتە خوارێ بۆ سەرخستنی ئەم لیستە پیرۆزە بۆ سەرخستنی لیستی ١04 دەمێنینەوە حتا بەیانیش بۆ ئەوەی دەنجی حەق دەنجی دلێر بگات بە هەموو کوچە و کۆڵانەکانی ئەم کوردستانە بۆ ئەوەی زاڵمان و ستەمکاران بەڕاستی چیتر نەخۆن و تەخشان و پەخشان بەداهاتی ئەم وڵاتە نەکەن. لەسەر هەلوێستەکانم بەردەوام و باشتریش بن و پێداگیری زیاتریش بکەن لە سەر مافی خەڵکی ئەو مافەیەکەوە خوراوە ئینشاءڵڵا و هەلوێستەکانیشی ئەوە دیار و ڕوونن لە لای خەرچی. ئەو دڵسۆزیەی بۆ ئاینی ئیسلام کە خوای گەورەی خستیان ناو دڵمەوە ئەو وای لێ کردومە ئەگەر بەفر بی باران بی گەرما بێتن هەرچی بیت تەسیر لەمە ناکاتن. لێرەوە داوا لە هەموو دڵسۆزانەکەم ئەوەی خۆ دڵسۆزی خاک وڵات نیشتمانێ زانی دەنگ بە کۆمەڵی ئیسلامیدا بۆ 4 ساڵ داهاتوو ئایندەیان گەشت بێ. غەدرمان لێ دەکرێ ئەمە زمانەوێ ئەگەر ئەو دینە خوا بەسەری دێخی یارمەتیمان بدەن. کەرنەڤاڵی پرتەقاڵی بۆ سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی لە پایتەختی کوردستان و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە دەنگدەر و پشتیوانانی بەڕێوەچوو لە کەرنەڤاڵەکەدا کاندیدەکان بەڵێنی ئەوەیان دووپات کردەوە لە ئەگەری دەرچوونیان بۆ بەدەستهێنانی مافی فەرمانبەران و هاوڵاتیانی مافخوراوی ئەم هەرێمە هەموو هەوڵەکانیان دەخەنە گەڕ. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.